بەرەزان سڵاوتان لێبێت هێوارەتان باش خۆشحاڵ و ئاسوودەم کە ئەمڕۆژ لە باز نەداهاتمەوە خزمەتان سەرەتاش بە سەردێڕی گرنگترین هەواڵەکان دەست پێ دەکەین. بافۆڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سابت محەممەد سعید عەباس وەزیری بەرگری عێراق گفتوگۆیان کرد لەبارەی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و چالاکترکردنی ژوورە هاوبەشە سەربازیەکان و فراوانکردنی هەماهەنگیە سەربازی و هەواڵگریەکان لە پێناو پاراستنی سەقامگیری. قوبات تاڵەبانی جێگیری سەرۆک وەزیرانی هەرێم پێشوازی کرد لە ڕۆزماری دیکارلۆ و جەنین بلاسخارد هەروەها لەبارەی پرسەکانی هەڵبژاردن و وزە و کێشە ناوخۆیەکانی هەرێم و پەیوەندەکان لەگەڵ بەغداد گفتوگۆیان کرد. بەفشاری یەکێتی لە پەرلەمانی عێراق یاخود لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و با بڕیاری سەرۆک وەزیران دانانی قایمقامی قەزای داقوق و پێدانی ئەو پۆستە بە عەرەبێک ڕاگیرە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێویستی بە گۆڕانکاریە و دەبێت لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند زەمینەیەکی لەبار هەیە بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بە تایبەت پارتی و یەکێتی و گفتوگۆی چارەسەرکردنی کێشەکانیان. دادگای باڵای فیدرالی عێراق بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ ناردنی 400 ملیار دینارەکە بۆ هەرێمی کوردستان بە نادروست ناو دەبات. پارتی دیموکراتی گەلان هەدەپا دووپاتی کردەوە. پرسی تاوتوێکردنی داخستنی پارتەکەیان لەلایەن دادگای دەستوری تورکیاوە بۆ دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی تورکیا دوا بخرێت کە بڕیارە ئەم ساڵ بەڕێوە بچن. بڕیاری شاسبەینێ دادگای دەستوری تورکیا لەسەر ئەو پرسە دانیشتنێک ئەنجام بدات. بەڵێ بەرەزان ئەمڕۆ تەوەری لە بازنەدا تایبەتە بە مەرزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. دیارە لە عێراق لە دوای 2023ەوە چەندین پرۆسەی هەڵبژاردن بەڕێوە چووە، بەڵام دوجار لە کاتی ڕاگەیاندنی ئەنجامەکان تانەیەکی زۆر لە ئەنجامەکان ئەدرێتوە. هەندێک لەلایەنەکان ڕازین بە ئەنجامەکان و هەندێکیان ڕازی نین، بەڵام ئەوەی کە لە ئێستادا جێی مقۆمقۆ و قیلە و قالە و هەروەها گفتوگۆی لەسەر دەکرێت ئەویش پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک مەرجی هەیە بۆی کە هەڵبژاردن بکرێت، ئەو ڕازیە بۆی کە لەوادەی خۆیدا بکرێت، بەڵام بەکام یاسا بەکام تۆماری دەنگدەر بەکام جۆر و بەکام میکانیزم و بەکام پەیڕە و هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت. دیارە بەر لەوەی کە بچمە لای میوانەکەم و زیاتر و باشتر و چڕتر گفتوگۆ بکەم لەبارەی یاخود سەبارەت بە مەرجەکان یەکێتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، ئێمە راپۆرتێکمان لەو بارەیەوە ئامادەیە با پێکەوە بینەری بین و دواتر بەردەوام دەبین. یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی هەڵبژاردنە، بەڵام هەڵبژاردنێک کە پرۆسە دیموکراسیەکە نەکرێتە ئامانجوولایەنەکان دەنگی ڕاستەقینەی خۆیان بەدەست بهێنن. لەو چوارچێوێژدا یەکێتی چەند مەرجێکی بۆ هەڵبژاردن هەیە کە خزمەت بە پرۆسەکە دەکات و بەشێکی زۆری لایەنەکانش پشتیوانی دەکەن. سەبارەت بە هەڵوێستی لایەنە کوردستانەکانی دیکە ڕزگار حاجی حەماندامی مەکتەبی سیاسی و لێبرساوی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند هەفتەی ڕابردوو 4 حزبی سەرەکی لە هەرێمی کوردستان لەبارەی هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان کۆبووینەوە و ئامادەی خۆمان نیشاندا بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەر. هەر چوار لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری هەوڕابووین لەسەر ئەوەی کامواری یاسای هەڵبژاردن بکرێتەوە و کۆمسیۆنی هەڵبژاردنەکان کارا بکرێتەوە و تۆماری دەنگدەرانش پاک بکرێتەوە. وتیشی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری هەمان هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانیان هەبووە سەبارەت بەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت کاتێک بە کۆمسیۆن بدرێت تا بتوانێت تۆماری دەنگدەران پاک بکاتەوە. ڕوونشی کردەوە فرەبازنەی هەڵبژاردن و پێکهاتەکان نوێنەر ڕاستەقینیان لە پەرلەمان هەبێت داوای یەکێتیە کە ئەمە ژوا دەکات زیاتر هەڵبژاردنێکی پاک و دوور لە ساختەکاری و تەزویر بەڕێوە بچێت. بێگومان بەشێکی زۆری لایەنەکانش هەمان داوایان هەیە. ئاشکراشی کرد یەکێتی لەبارەی هەڵبژاردنەوە بۆ چوونی ڕوونە لەگەڵ دواکەوتنی هەڵبژاردن نییە و نەبووە، بەڵام ناکرێت وەک هەڵبژاردنەکانی پێشوو لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێک ئەنجام بدرێت کە تەنها یەک لایەن لی ڕازی بێت و لایەنەکانی دیکە لی ڕازی نەبن. هاوکات سران عەبدوڵڵاندامی مەکتەبی سیاسی و لێبرساوی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند هەڵبژاردن یەکێکە لە وێستگەکانی دیموکراسی و لە ڕووی مەبدەئیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لەگەڵ پرەنسیپی هەڵبژاردنە وەک پرەنسیپێکی سیاسی بۆ ئاڵوگۆڕکردنی دەسەڵات و پەرەپێدانی دیموکراسی. وتیشی لە ماوەکانی پێشوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری کۆبوونەوە و دیدی هاوبەشیان ڕێخست چۆن بتوانن هەڵبژاردنێکی پاک و عادلانە لە کوردستان ئەنجام بدەن.
ڕوونشی کردەوە ئەو مەرجانەش یەکێتی دایناون مەرجی حزبی نین بەڵکو مەرجی پەرەپێدانی دیموکراسی جەدوای هەڵبژاردن بۆ خەڵکی کوردستان ڕوون دەکاتەوە. خۆشبەختانە لایەنەکانی دیکەش لەگەڵ یەکێتیدا لە بواری هەڵبژاردن هەمان بۆچوونیان هەیە. ئەگەر ئەو مەرجانەش دابین بکرێت بێگومان هەر هەڵبژاردنێک بکرێت ئەوە دەبێتە جێی دەستخۆشی خەڵک و یارمەتی دەردەبێت بۆ گۆڕانکاری سیاسی. ئاشکراشی کرد گفتوگۆکانش لەگەڵ پارتی دەست پێ دەکات و هیوادارین بگەینە ڕێکەوتنێکی گونجاو و ببێتە مایی ئەوەی هەڵبژاردن پێش بخات و ژینگەیەکی سیاسی گونجاوش فراهەم بکات. لەباری مەرجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند یەکێتی ئامادەی هەڵبژاردنە، بەڵام بەو مەرجانی پێشتر ڕایگەیاندووە کە خۆی لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران و کاراکردنەوەی کۆمسیۆن و هەمواری یاسای هەڵبژاردنەکان دەبینێتەوە. ئەو مەرجانی یەکێتی لە پێناو هەڵبژاردنێکی پاک و بێگەر داوای دەکات. داوای لایەنەکان شەو پێویستە هەموو لایەنەکان دوور لە ساختەکاری دەنگی ڕاستەقینەی خۆیان بزانن تا بتوانن بە هەمومان خەڵک لەگەڵ پرۆسەی هەڵبژاردن کە پرۆسەیەکی دیموکراسیە ئاشت بکەینەوە. دەشڵێت یەکێتی لە پێگەێنانی کابینەی نۆدا لەگەڵ پارتی ڕێککەوتووە کە هەمواری یاسای هەڵبژاردن بە سازانی لایەنەکان بکرێتەوە، بەڵام بەداخەوە تا ئێستا بەشێکی زۆری ئەو ڕێککەوتنە کە هەمواری یاسای هەڵبژاردنەکان یەکێکە لە خاڵەکانی جێبەجێ نەکراوە و یەکێتی داوای جێبەجێکردنی دەکات. بەڵێ بەرزان بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە مەرجەکانی یەکێتی بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز لەتیف نێروەیی کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاک لەتیف سڵاوت لێ بێوارەت باش. سەرەتا لەوە دەست پێکەم ئاخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردندا یاخودنا فەرموو. زۆر سپاس کاک فارس، ڕێز و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. بێگومان هەموو لایەنەکان قسە لەسەرەوە دەکەن کە لەگەڵ هەڵبژاردنێکی دیموکراتیانە و پاک و بێگەردان، بەڵام کاتێک کە دێی لێ وردەبنەوە و بەرەو تەفاسیلەکان دەچن و چوونەتی جێبەجێکردنی ئەو پرۆسە دیموکراتیە و ئەو پاک و بێگەردیە لێرەدا بۆ چوونی جیاواز دێتە کایەوە. ئەوەی کە پەیوەستە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە، یەکێتی نیشتیمانی کوردستان دەمێکە پەیامێکی زۆر ڕۆشن شەفاف و ڕاستگووانە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ ڕای گشتی بۆ هێز و لایەنە سیاسیەکان هەبووە. ئەویش ئەوەیە کاتێک کە ئێمە باس لە هەڵبژاردنێکی دیموکراتیانە و پاک و بێگەر دەکەین، هەڵبژاردننی پاک و دیموکراتیانە هەندێک پێوەری خۆی هەیە و لە هەمان کاتیشە ئەزمونێکمان هەیە لە ڕابردووە. ئەو ئەزمونە ئەزمونێکی سەرکەوتوانە نەبووە. ئەویش ئەوەیە کە یەکەم خاڵ پەیوەستە بە یەک بازنەیەوە واتە ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە یەک بازنەدا دەرهاوێشتە نەرینەکانی زۆر زۆر زیاترن لە دەرهاویشتە ئەرێنیەکانی و ئەو کێشمەکێش و ململانێ و ناڕەزایی و سکاڵەیانەی کە لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دێنەکایەوە زۆر زۆر زیاترن لەوەی کە لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دێنەکایەوە. بۆچی؟ لەبەرەوەی ئەمەی کوردستان یەک باز نەبووە. زیانەکانی یان خەوشەکانی یەک بازنەی چین تا ئەم هەموو ناڕەزەیە لێ دێتەکایەوە. لەبەرەوەی جارێ ئەگەر بەراورد بکەن لەگەڵ بەغدا، ئەوەی بەغدا بینیمان هەڵبژاردننی پێشوو تەنانەت لە هەرێمی کوردستان ینی 12 باز نەبووە و پێشتر 3 باز نەبووە، بەڵام بۆ پەرلەمانی کوردستان یەک بازنە. ئەمە جیاوازیەکان لە چیدایە؟ یەک بازنە هەرچی هەوڵێک بدرێن ناتوانین بڵێن ناوچەیەک بتوانێن نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێ. واتە خەڵکی سلێمانی و خەڵکی هەولێر و خەڵکی دهۆک ئەمانە ناتوانن نوێنەری ڕاستەقینە خۆیان نوێنەرانی خۆیان هەڵبژێرن. ئەمە وەکو ینی ڕێژان دایمان لە دەوروبەری 30 کورسی زیاتر کورسی بەردهۆک دەکەوێت کەوابێ پشکی پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر بۆ دهۆک دەچێ. ئەمە بە جیاوازی بیر و بچوون و حیزبە سیاسیەکان، ئەمە بەسمان جارێ باسی حیزبەکان ناکەین.
ئەمە وەکو پشک و وەکو ئەستحقاقی پارێزگایەکیان دوو پارێزگا بوو پارێزگایەکی دیکە دەچێت. ئەمەی دووەم یەک بازنە زەمینەیەکی گەورە دەرەخسێنێ بازنەیەکی فراوان دروست دەکات بۆ تەزویر. ئەگەر یەک بازنە بێ لە پارێزگایەک تەزویر بکرێ کاریگەری نەرێنی دەکاتە سەر پارێزگاکانی دیکەی کوردستان ویان بە شێوازێکی دیکە ئەگەر لە پارێزگایەک خەڵکێکی زۆر بچێ بوو دەنگدان و لە پارێزگایەکی دیکە خەڵک کەم بچێ ئەو پارێزگای کە خەڵکێکی زۆر بەشداری دەنگدان دەکا کورسیەکانی پارێزگاکەی دیکە بخۆی دەبات کە ئەمە لە حقەدا ئەمە نەعەدالەتی دروستە بێ. تەنانەت بۆ پشکی حزبیش ئەگەر بین لە ناوخۆدی یەک حزبیشە با ئەگەر ئێمە نمونەیەک بێنین وەکو یەکێتیم باشە یعنی کە هەڵبژاردن دەکرێت کاندیدێکی یەکێتی لە سلێمانی ئەتوانێت دەنگی زۆر بێنێ بەڵام کاندیدێکی دهۆک هەر یەکێتیان دەنگەکانی کەمتر دەبێت لە کاندیدێکی یەکێتی لە سلێمانی. ئەمە زۆر جار ڕێژەی پشکی ئێمە وەکو یەکێتیەکانی بادینان کەم بووە ئەمە بوو پارتیش هەر ڕاستە یعنی هەمیشە پشکی پارتیەکانی سلێمانی بوو پارتیەکانی دهۆک و هەولێر ڕۆشتووە کەوابێ ئەمە زیان هەیە بۆ خودی یەک حزبیش یعنی عەدالەتی ناوخۆی حزبی نابێ عەدالەتی ناوچەیی نابێ وەکو ناوچە عەدالەی پارێزگار نابێ و ناتوانن نوێنەرانی ڕاستەقینەی ناوچەکان یعنی بە تەوازن و بە هاوسەنگی دەستنیشان بکەن بۆ ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەم یەک بازنە زیانە کەوابێ وەکو پرۆسەی دیموکراتی کەوابێ وەکو پرۆسەی دیموکراتی دیسانەوە ئەمە ناتوان بڵێم پرۆسەیەکی دیموکراتیانەی سەرکەوتوانە دەبێ فرەبازنەی باشتر دەتوانین ممارسەی بنەمە دیموکراتیەکان بکەین لە یەک بازنەی بۆیە یەکێتی بە ڕاشکاوانە و دەمێکە ڕێگەاندووە کە ینی دەبێ یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئامار بکرێتەوە لە یەک بازنەوە بۆ فرابازنەی ئەمە بە ڕاشکاوانە ئێمە پەیامی خۆمانمان ڕاگەاندووە لەوانەیە هەندێک لایەن هەبن بێدەنگیان هەڵبژاردبێ لەمە بەڵام بۆ ئەم داواکاری ئێمە نەک هەندێک زۆربەی لایەنە سیاسیەکان کە کورسیان هەیە لە پەرلەمانی کوردستان تەییدی بۆچوونی ئێمەیان کردووە ئەمە نیشانەوەیە ئەمە کە ئەمە ڕێژکەیەکی ئەرێنی و ڕاست و تەندروستە بۆیە ئەو پشتگیریە لە بچوونی ئێمە دەکرێن کەواتە خاڵی دووەمیان ئەوەی کە جەنابەت وتت یەکێتی بەڵێ کەواتە ینی ئێوەڵێن ئێمە پەیامێکی شەفافمان داوە بەلایەنەکان ڕوون و ئاشکرا و ڕاست و ڕەوان ئەی کەواتە بۆچی پارتی دیموکراتی کوردستان یعنی ئەوێت یەکێتی بە هۆکاری دواکەوتنی هەڵبژاردنەکان ناوەزەند بکە ئەمە بۆچی؟ ئەمە گەر سەیری بکەین یعنی هەر لایەنێک دەیەوێت چۆن لەسەر عاتیفەی جەماوەر ئیش بکەم و جۆرێک لە بانگەشەی پێشوەخت دەست پێ بکەن ئەگەر سەیری لایەنێکی ئۆپۆزیسیۆن بکەین بە بەردەوامی ئەڵێ ئەم لایەنانە و ناوی یەکێتی دەخەنە پێشەڵێ لە هەڵبژاردن دەترسێن بەڵام لە دیوێکی تریشەوە ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنە ئەڵێ ئێمەش لەگەڵ فرەبازنەین ئەمە لە هەردوو لاوە دەیەوێ دڵی سەرنجی دەنگدەر بوو لای خۆی ڕابکێشێ لەسەر عاتیفەی جەماوەر ئیش بکە ئێمە لەسەر عاتیفەی ئیش ناکەین ئەمەی جەماوەرەکرێ لەسەر عەقڵی جەماوەرەکرێ بەڵێ لەسەر عاتیفەی جەماوەر ئەمانە ئیش دەکەن نەک لەسەر بیر و لەسەر هزر و لەسەر عەقڵی جەماوەر لایەنێک کە دەیەوێ لەلایەکەوە ئەیەوێ لەگەڵ فرەبازنەی بێ وەکو ئۆپۆزیسیۆن لەلایەکی دیکەشەوە ئەڵێ بۆچی ماوەی پەرلەمان درێژ کراوەتەوە ئەمە لێرەدا پرسیارێک دروست دەبێ ئەم لایەنە ئەگەر ڕاستە لەگەڵ فرەبازنەیە و نایەوێ ماوەی پەرلەمانیش درێژ بکرێتەوە دوو بژاردە دێنە کایەوە سێ بژاردە نییە یان ئەبێ پەرلەمان هەڵبوەشێتەوە کاتێک کە پەرلەمان هەڵوەشایەوە ئەبێ بە هەمان یاسا چونکە پەرلەمان نامێنێ یاسا هەمار بکاتەوە کە بە هەمان یاسا و بە هەمان سیناریوی پێشوو و بە هەمان یەک بازنەی بەشداری هەڵبژاردن بکەن
ئەمە ڕاستەوخۆ تەییدی ئەو بیرروکەیە بوو کە پێشتر پارتیشی داوای ئەمەی دەکرد بەڵام ئەم لایەنە ئۆپۆزیسیۆنە بە شێوازی قسە دەکا بتوانێت لەسەر عاتیفەی جەمەوەر ئیش بکە وەکو پارتیش بە هەمان شێوە پارتی پێشتر تا پێش 2 ڕۆژ لەگەڵ ئەوەدا بوو کە یەک باز نەبێنوت ئێمە لەگەڵ یەک باز نەدەین لە کۆبوونەوەکان بەڵام لە ڕێگەی میدیاوە قسەی نانوت ئێمە لەگەڵ یەک بازنین و کێشەمان لەگەڵ پارتیەوەیە لەگەڵ یەکێتی ئەوەیە کە یەکێتی دەوێ فرە بازنەی بێ و ئێمە دەمانەوێ یەک باز نەبێ دایان یەکێتی دەوێ دەستە دەستی بکەوە لە بیانوو دەگەڕ بووە هەڵبژاردن نەکرێمە بۆ وەکوتم جۆرێکە لە بانگەشەی پێشوەختە بەڵام ئێمە بە ئاشکرای پەیامی خۆمانمان ڕاگەیاندووە لەبەر ئەوە ئەو لایەنانە لایەنێکی ئەو لایەنەی ئۆپۆزیسیۆن بێ یان وەکو لانی پارتی بێ پێشتر کەو پەیامانە بۆ زیاتر بۆی کاریگەریەک بکەنە سەر جەمەوار سەرنجی جەمەوار بخۆیان ڕابکێشن بەڵام بابەتە حەقیقیەکە ئەوەیە کە ئێمە وتمان یەک بازنایی زیانەکانی خاڵە نەرێنیەکانی زۆر زۆر زیاترە لە خاڵە ئەرێنی و سوودەکانی بەڵێ زۆر جار ینی کاتێک کە باس لە پرۆسی هەڵبژاردن دەکرێت باس لە نەبوونی متمانە لە نێوان خەڵکو و دەسەڵات دەکرێت هەڵبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیارە لەژێر نیشانەی پرسیارێکی گەورەدایە سەبارەت بە پرسی هەڵبژاردن زۆر جا دەڵێن کە هەڵبژاردنەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێویشاندا لە عێراق ڕۆڵی نەبووە لە گۆڕانکاریەکان بەڵام خۆنووسەری گەورەی عێراقی دکتۆر عەلی وەردی ئەڵێت ئەگەر جاران بە شمشێری عنتەرەی کوڕی شەداد و بە فیشەک ململانەکان یەکلایی بکرانێتەوە بەڵام ئێستاکە لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە کێشەکان چارەسەرەکرێەوە باڵانسی هێز ئەگۆڕدرێت کەواتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق بەگشتی هەڵبژاردنەکان چ ڕۆڵێکیان هەبوو لەوەی کە گۆڕانکاریەکی ڕیشەیی بکەن لە کۆی سیستەمەکە ئەوەی کە مەبەستمە سیستەمی سیاسیە دوجار لە ڕێگەی سیستەمی سیاسیەوە شۆڕ بێتەوە بۆ نێو خەڵکو و هاوڵاتیان و خزمەتکردن بە هاوڵاتیان لە ئەولەوێتی کارەکانە بێت بەڵێ ئەمە دیسانەوە دەگەڕێنەوە بۆی کە هەموو لایەنەکان ئەڵێن ئێمە لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەردین بەڵام ئەبێ هەر لایەنێک پێناسە و تعریفەیەکی جیاوازی هەیە بۆ پاک و بێگەرد ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕاشکاوانە بۆ ڕای گشتی بۆ شەقام بۆ هێز و لایەنە سیاسەکان و بۆ میدیا ڕامانگەاندووە ئەگەر ڕاستە ئەم لایەنانە هەمویان لەگەڵ ئەوەدان هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ فەرمونون بە میکانیزمی هەڵبژاردنی پاک و بێگەرد فەراهەم بکەین ئەو میکانیزمە چیاوەیە پەیوەستە بە تۆماری دەنگدەرانەوە باش ئێمە دەمانەوێت ئەو تۆمارە بە شێوازێک بێ ناوی دووبارە نەمێنێ ناوی ئەوانەی وەفاتیان کردووە لە لیستەکەدا نەمێنێ ناوی ئاوارەکان نەمێنێ لە ناو ئەوەدا و لە هەمان کاتشا پشت بە توماری دەنگدەرانی بەغدا ببەستێ و دیسانەوە پشت بە بایۆمەتری ببەستێ بەمایە ینی دەردەکەوێ با بڵێن کاملان جدیە کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێەوە کاملانیش دەوێ یعنی بە ئاقارێکی دیکەدا بباتەوە ئێمە یعنی هەرچی قسەیەکمان کردووە لە پێناوەیە کە هەڵبژاردن بکرێ بەڵام هەڵبژاردنێک پرۆسەیەکی دیموکراتیانە و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد یعنی هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە لە ڕێی ئێمە لە بوچوونی ئێمە لە سیاسەتی ئێمە تێدەگەت بۆ هەڵبژاردنەکان گلەیەکی زۆر لە ئێمە کرا دەیانوت بۆ ئێوە ئەمە لە میدیاوە بڵاو بکەنەوە خۆ ناکرێ ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵ ئێمە هەر تەنها لە کۆبوونا داخراوەکان ئەو خەڵک ڕخنەما لێ بگرێ و بڵێن ئەم لایەنە هەمویان وەکو یەکن کاتێەوە هاتووە هەموو تاکێک بزانێ تێگەیشتن و تێڕوانین و هەڵوێست و سیاسەتی هەر لایەنێک بۆ پرۆسەی سیاسی بۆ پرۆسەی دیموکراتی بۆ هەڵبژاردنەکان بە چ شێوازێک و بە چ پێوەرێک و بە چ بنەمایەکەم لەبەرەوە ئەلێرە دەردەکەوێت کە ڕاستە هەمویان دروشمیان ئەوەیە هەڵبژاردنێکی دیموکراتیانەی پاک و بێگەرد بەڵام کە لێی وردەبینەوە دەردەکەوێت کام لایەن جدیە و کام لایەن جدی نییە هەر لایەنێک لەگەڵ ئەم خاڵەدا نەبێ
کە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە بەتاکید ئەمە بە جۆرێک لە جۆرەکان تەییدی تەزویر دەکات نەک تەییدی هەڵبژاردنێکی پاک و بێگەڕ. بەڵێ زۆر جار ینی باس لەوا کرێ هەندێک لایەن هەن کە بەمەبەست یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ زۆر تۆمەتبار دەکەن لەگە بۆیان بڕەخسێ لەوانەیە قوربانیانی جەنگی تڕوادە و جەنگی جیهانی یەکەم و دووەم و لەوانەیە شەڕەکانی نەبوخەت نەسڵش بکەنە ملی یەکێتیەوە جا ئێوە کە ئەم پێشنیارێتان داوە بەلایەنەکانتان وتووە کە لەسەر ئەم میکانیزمە شەفافە ڕازین کەواتە ئەو لایەنانی دیکە بۆ نانە ژێر ڕکێوی ئەوەی کە لەسەر پێشنیارەکەی ئێوە لەسەر ئەو میکانیزمە کار بکەن بۆی کە چی دیکە پەنجەی تۆمەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان درێژ نەکەن یاخود ئاراستە نەکەن. بەڵێ بەتاکید تا پێش چەند مانگێک لە هەرێمی کوردستان میدیا لەسەر دوو پێوەریان دوو ئاراستایان دوو جیهانبینیم بوو یان دوو سیاست بوو. میدیا یەکێتی میدیایەکی بەرپرسیار بوو پەیامەکانی ڕاستگوانە بوو پشت بە بەڵگەنامەکان دەبەست هاوسەنگی تیا بوو و لە هەمان کاتیشە ینی بوێریەکی تیا بوو بەڵام ئەو بێریە وەکوتمان کە بە بەڵگەنامە و بە ڕاستگویانە و لە هەمان کاتیشە پشت بەستن بە کۆمەڵێک بە دیکومنت و بە سەرچاوی مەلموس نەک بڵێت سەرچاوی کە نەویست نای خۆی بڵێت. یعنی یەکێتیە هاتووە بەهای خەبەری بەرپرسیارەتی خەبەری مەرجەکانی خەبەری هەمووی ڕەچاو دەکرد. بەشێکی زۆری میدیای دیکە زیاتر پرۆپاگەندە بووە بێگومان پرۆپاگەندە بە ئەتوانێت ئاسانتر کاریگەری ئەوە بکە بە تایبەتی پرۆپاگەندای خۆلەمێشی شتێکی بچووک ڕاستی تیا بوو ئەوەی تر هەمووی ناڕاست هەمووی لێڵی هەمووی تۆمات هەمووی سیناریۆ بووە. هەروەک پرۆپاگەندەکانی گۆبڵز کە دەیوت درۆ بکە درۆ بکە تاوەکو بڕوات پێ دەکەن. بەڵێ ماوەیەکە میدیا یەکێتی یعنی خەریکە ئەو دەرگایان لەسەردا دەخات وەڵامێکی ڕاشکاوانە هەیە بۆ هەر تۆماتێکە بخرێتە پاڵ یەکێتی و ئەمەش مافی یەکێتیەکە دیفاع لە خۆی بکە و هەر جۆرە چاواشەکاریەک تۆماتێک بخرێتە پاڵیەکێتی یەکێتی لە بەرامبەردا بە ڕاستیەکان بە بەڵگەنامەکان ڕوونکردنەوە بخاتە ڕوو. ئێستا دەتوانین بڵێن ئەو بەرەی کە یەکێتی هەڵبژاردووە ڕۆ لە هەڵکشانە بەشێکی زۆر لە هێز و لایەنە سیاسە سەرەکیەکانی کوردستان هەمان بوو چوونیان هەیان پشتگیری لە سیاسەتی یەکێتی دەکەن وەکەوەی جانابەت ئاماژەت پێداوە هەواڵ لە ڕزگاریش ڕوونکردنەوە لەسەرداوە پێش چەند ڕۆژێک کۆبوونەوەی کرا چوار قۆلی بوو بە تاکید بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری ئەمانە سێ هێزی کاریگەرن لە ناو پەرلەمانی کوردستاندا ئەوانیش پشتگیری لە سیاسەتی ئێمە دەکەن ئەمە بۆ ئێمە گرنگە و پشتگیری دەتوانین بڵێن بۆ هەمان سیاسەتی ئێمە بەرامبەر هەڵبژاردننی بەغداش پەرلەمانی عێراقیش دەکەن و دڵنیان بوو ناوچە دابڕێنراوەکانیش ئێمە هاو بچوون و هاوڕا دەبین. ئەمە نیشانەی ئەوەیە کە یەکێتی بیرکردنەوەکانی سیاسەتی یەکێتی هەنگاوەکانی بەرپرسیارانان و نەک بوو بەرژەوەندی بەرتەسکی حیزبەتیە بەڵکو بوو بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستانە و بوو بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و بوو بەرژەوەندی ڕێخستنی ناوماڵی کووردە و بوو بەرژەوەندی باشکردنی بژێوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و سەقامگیری و ئاشتەوەی کۆمەڵاتیان. بەڵێ زۆر جار ڕووی داوە لە عێراق لە دوای هەر هەڵبژاردنێک یاخود بەڕێوەچوونی هەر هەڵبژاردنێک سەرەتا هەموو لایەنەکان لەگەڵین بەڵام دوجار یاخود دواتر کاتێک کە ئەنجامەکان ڕدەگەێنرێت ئەبینین کە زۆرێک لە لایەنەکان ینی باس لە ناشەفافیەت و ناڕوونی ئەنجامەکان دەکەن کەواتە چی بکرێت باشە بۆی کە لە ڕۆژی هەڵبژاردن بە تایبەت لە هەرێمی کوردستان لە ئێستادا کە باس لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت بۆی کە هەڵبژاردنێکی شەفاف بەڕێوەچێت چاودێرێکی باش و چڕ و بە میکانیزمێکی ڕێک و پاک و تەندروست هەڵبژاردنەکە بکرێەوە ئامادەکارێکی باشی بۆ بکرێ بۆی لە دواتردا کاتێک کە ئەنجامەکان ڕدەگەێنرێت هەندێک لایەن تووشی شۆک نەبن کە
بەو ئەنجامانی کەوا ڕاگەیەندرا ئەمەی کە ئێوە یەکێتی باسی لێوە دەکەن کە فرەبازنەیە ئەمە گەر بێت و بچەسپێت تا چەند ینی هەر لایەنێک بە پێی حەجمی خۆی ئەستحقاقی خۆی قیاسی خۆی مقداری خۆی ڕێژەی کورسەکانی بەرز دەبێتەوە هەندێک لایەن ڕەنگە دابەزێ بەڕاستی. بەڵێ ئەم کێشمە کێشەی کە یەکێتی دایکا و ئەم سووربوونی یەکێتی لەسەر بەدەستهێنانی ئەو مەرجانە بۆ ئەوەیە کە هەڵبژاردنێکی دیموکراتیانە بێ بە شێوازێک بێ هەر لایەنێک هەر هێزێک هەر حزبێک بەپی استحقاقی خۆی دەنگی حەقیقی خۆی بەدەست بێنێ واگەر ئێمە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی عێراقیش بکەینە پێوار لە سەراستی هەموو عێراق دەبینین کەمترین تۆمار کراوە لە سنووری سلێمانی سکاڵایەک بێ کاوەی با بڵێن چوبێتە هێڵی سوورەوە و لە بەغدا بە زیان بۆ ئێمە گەڕابێتەوە وانە بووە لەبەرەوەی بە تایبەتی ئەوەی بە سیستمی بایۆمەتری یعنی ئەگەر سەیری پارێزگاکان دیکە بکەین ڕێژەی ئەوانەی لە دوو جار یەک جار زیاتر دەنگیان داوە دەیان جار ڕێژیان زۆرترە لەوەی کە لە سلێمانی حاڵەتێکی کەم ئەگەر هەبێ ئەمەش بەشێکی با بڵێن ئەوەکە بۆ دەوری یەکێتی دەگەڕێتەوە کە دەیەوێ پرۆسەکە پرۆسەیەکی دیموکراتی بێ ئەمە لە هەموو پارێزگاکانی دیکەش ڕەنگ بداتەوە بە تاکید ئەمە پێویستی بە چەند پێوەرێکەیە هەندێک لەوانە و مەرجانن کە یەکێتی دەوێت جێبەجێ بکرێت لە هەمان کاتیشدا دەرفەتێکی باشە بێ بۆ چاو بەڵێ بەڵێ دیارە ئەرێنی و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بەڵێ مان شێوازە دەوریان هەبێ و لە ڕووی ئەمنیەوە کەشێکی گونجاو بڕەخسێنێ بۆ میدیاش دەوری خۆی ببێنێ بۆ ئەوەی کە پەیوەستە بە میدیا بۆ چاودێریکردن و بۆ ڕۆماڵکردنی پرۆسەی دەنگدان. بەڵێ بەڵێ کاک لەتیف دیارە هەڵبەتە بەوەی کێشەی ئینتەرنێتەوە باشە ئەگەر جێبیستی منی کاک لەتیف ینی پێم خۆشە بچمە سەر بابەتی کە لە عێراق لە دوای 2023ەوە چەندین هەڵبژاردن بەڕێوە چوون یاخود ئەنجام دراون بەڵام ساڵ بە ساڵ و دەورە بە دەورە خۆل بە خۆل ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان و خەڵکی عێراق لە پرۆسەی هەڵبژاردن کەم بۆتەوە ئەگەر لە 2006 و 2010 1970 بۆ 80 یاخود بۆ 90 یاخود بام ڕێژەیەکی با بڵێن نسبیە خەڵک بەشدار بوونایە بەڵام لە ئێستادا ڕێژەکە زۆر کەم بۆتەوە ینی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی و لە عێراق بەگشتی بە خوێندنەوەی بەڕێستان پێویستە چی بکەن بۆی کە زیاتر باشتر چاکتر خەڵکی هاوڵاتیان ینی متمانە لە نێوانیان بجێردرێتەوە بۆی کە درک بۆ بکەن هەڵبژاردن پرۆسێکی دیموکراسیەوە لە ڕێگەی دەنگێکەوە تۆ توانیت لە داهاتووە مافەکانی خۆت فراهم بکەی و دەنگ بەو هێز و لایەنە سیاسیە بدەیت کە لە داهاتووە بتوانێت شەڕ بۆ مافەکانی تۆ بکە کەواتە لایەنە سیاسیەکان لە عێراق و هەرێمی کوردستان بەگشتی ئەبێت چی بکەن باشە بۆ ئەوەی کە متمانە لە نێوان خەڵک و خودی خۆیان بجێرنەوە بۆی کە هاوڵاتیانیش بە ڕێژێکی باشتر و بەرچاوتر و هیچ نەبێت لە 150 تێپەڕێ کاتێک کە پرۆسی هەڵبژاردن ئەنجامەدرێ ئەوان تێدا بەشدار بن. بەڵێ بە تاکید ئەگەر سەیری هەڵبژاردنەکانی دوای پرۆسی ئازادی عێراق بکەین لە زۆربەی پارێزگاکان لە سەروی نوات بوو ئەمەش تا ڕادەیەک توانین بڵێن نائاسایی بوو بەڵام لە هەمان کاتیشا و ڕێژەی کە ئێستاشە لە دوای هەڵبژاردنیشە ئەمەش بە هەمان شێوان نائاساییە نە لە سەروی نواتەوە و نە لە دەوروبەری لە سەدا 30 و لە سەدا 40ەوە بەڵام یعنی ئەگەر بڵێن ئەوەی سەدا سەروی نوات ئاسایی بێ لەبەرەوەی کە ئەم هاوڵاتیە مافێکی هەیە دەچێ مافەکەی خۆی ممارەسە دەکا و دەنگ بە کەسە دەدا کە لە ئایندەدا نوێنەرەتی ئەو کەسە بکە کەوا بێ ممارسەی مافی خۆی کردو ئەگەر ئەو مافە
خۆی دەنگ نەدەکا بێ خۆی یەکەم جار پێشە بەڵێ پێکاتەی عێراق لە چەند پێکاتەیەک پێک دێن چ وەکو پێکاتەی نەتەوەی بێ وانێکیشی پێکاتەی بەڵێ خۆتیش بکەیت بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان یعنی جیاوازە لە شوێنێکی وەکو دهوک و ئەولێر و سلێمانی لەوێ بەو دەنگە من دڵنیا بەڵێ بەڵێ کاک لەتیف دیارە دێم وڵات ینی بە حکومی کە کێشەی ئینتەرنێت هەیە هەڵبەت تۆ باست لەوە کرد کە ناوچە دابڕنداوەکان زۆر جیاوازترن لە هەرێمی کوردستان لە هەولێر لە سلێمانی لێرەدا ئێمە پرسی خاک پرسی نەتەوە پرسی جوگرافیا پرسی شوناس پرسی ئاڵا پرسی تەعری پرسی داژیکردنی زەویزاری جوتێرانی کورد پرسی سیاسی پرسی ئەمنی پرسی بۆشایی ئەمنیە نێوان هێزەکانە بوونی هەیە کەواتە ئەوەی کە گرنگە هاوڵاتیانی ناوچە دابڕێنراوەکان ئەمەی کە لە دەسوورا پێوتری ناوچەی جێناکۆک تا چەند گرنگە هۆشیارانەتر مامەڵە لەگەڵ پرسی خاکا بکەن ینی وەکو بەڕێستان باسی لێوەکەن بۆ هەرێمی کوردستان و بۆ شارەکانی هەرێمی کوردستان ڕەنگە جیاوازتر بێ ڕەنگە با بڵێن بە ئاراستەیەکی ترابی بەڵام بیریشمان نەچێ ئێمە ناوچانە کە پێدەوترێ ناوچەی دابڕێنرا و ینی زۆر لە مێژێکی دوو درێژێ و هەل لە سەردەمی ئەسکەندەری مەکدۆنیشەوە ئەم ناوچانە بەرهێرش کەوتووە و تاوەکو هاتنی دەوڵەتی عوسمانی بۆ ئەم ناوچانە کە ماوەی چەندین ساڵ لە عێراق حکمیان کردووە بە تایبەت لە هەر سێ ویلایەتی بەغداد و مووسڵ و ویلایەتی دیارە بەسرا ئەو ویلایەتانی کەوا تایبەتمەند بوون بە دەوڵەتی عوسمانی جاوی کەمە بەسمە ئەم ناوچانە کە ناوچەی دابڕێنراون یعنی لە سەردەمی دەوڵەتی عوسمانی و سەردەمی هاتنی ئینگلیز بۆ ئەم ناوچانش بە تایبەت لە 1970 بەدواوە و دۆزینەوەی نەوت لەم ناوچانە دیارە ناوچەیەکی گەرم بووە لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی ئابووریەوە کەواتە تاک لەم وڵاتە لەم بۆتەیە لەم ناوچەیە تا چەند گرنگە ینی هۆشیاری نەتەوەی هەبێت لە هەمبەر پرسە نیشتیمانەکان و کاتێک کە دەنگدان ئەنجامەدرێت یاخود پرۆسەی دەنگدان یاخود هەڵبژاردن ئەنجامەدرێت هەمووان بە یەک دەست بە یەک تیم بەشدار بن لەو پرۆسە گرنگە چارەنووسازەیە فەرموو ببووراوەی ترم تەوا نەکرد هەستەکەم لە ڕووی تەکنیکیەوە تۆزێک خەلەلێکەیە هەم دەنگم دەنگ دەداتەوە هەمەندێک کێشەی ئینتەرنێتمانەیە بەڵام فەرمووتەوەی هەندێک جار بە باشی ناگات هۆکارەکان کە خەڵکەمتر ڕۆشتووە طبعا ناکۆکی لە نێوان هێز و لانە سیاسەکان میدیا دەوری خراپیا بووە هەندێک لایەن دایمان هەوڵیانداوە خەڵک سارد بکەنەوە لەوە و بەهۆی ئەم وەزعی ئیداری و نەبوونی پرۆژە و شێوازی حکمڕانی ئەمانە تەسیری هەبووە کە خەڵک کەمتر بچێ بۆ دەنگدان بەڵام دیسان دەگەڕمە ئەمە مافی تاکە ینی گرنگە ئینسان ئەو مافە ممارسە بکات سەبارەت بە ناوچە دابڕێنراوەکان وەکوتم ئێستا هەندێک هاوڵاتیان هەڵبژاردننی پێشوو دەنگیان نەدابوو کام وەزعداری جوتیاران داگیر دەکرێت یعنی بە تایبەتی لە کەرکووک پەشیمانە کە دەنگی نەداوە بۆ لەبەرەوەی بە تایبەتی بۆ ئایندا ئەگەر ئێمە بە شێوەیەکی فراوان هەموو هێزولانە سیاسەکان بەشداری وە خەڵکی بێلایەن بەشداری پرۆسەی دەنگدان بکەین بۆ نینەرانی ئێمە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێمە ببینە زۆرینە ئەو کاتە پارێزگارێکی کوردێتە سەر دەسەڵات یان خزمەتکردنی ئیدارەی کەرکووک بە تاکید ئەم وەزای ئێستا وەکو ئێستا نامێنێ و ئەمە دیسانەوە دەبێ ئێمە بە چاوێکی سیارەتێکی نەتەوەیی و نیشتیمانی و بەرژەوەنی گشتیوە سەیری ئەو سیاسەتی یەکێتی پێشتر هەبوو بوون بۆ ناوچە دابڕێنراکان کە بە یەک لیست ئەوە بین ئۆمێدەوارین لە ئایندەشدا هەموو هێزولانە سیاسەکان لە چوارچەوە یەک لیست کۆ ببنەوە و هاوڵاتیانیش بە کۆدەنگ بەشداری
بەڵێ یەکێک لەو خاڵانەی کاگلەتیف ینی کە پارتیوێکێتی لە سەروبەندی پێکەنانی کابینەی نۆی حکوومەتی هەرێم لەسەری ڕێککەوتن یاخود گفتوگۆیان لەبارەوە کرد ئەویش چاکسازی بوو لە تۆماری دەنگدەران یاخود هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن. بەڵام پێم خۆشە بزانم کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هیچ هەنگاوێک نراوە بۆی کە هەمواری یاسای هەڵبژاردن بکرێت کە ئەمەش ینی لە سەرەتای پێکەنانی کابینەینەوە گفتوگۆی لەسەر کرا. بەڵێ ئەوەی ناوچەدا بڕێنەوەکان کەمێک قسەم مابوو ئەگەر زەحمەت نەبێ فەرموو یەکێتی هەوڵێکەوە ئەمە سێام جارە هەواڵ بابل تاڵابانی سەرۆکێکێتی لەگەڵ بەرپرسە باڵەکانی عێراق کۆ دەبێتەوە بۆ بابەتی ناوچە دابڕێنراوەکان و ئێمە کارنەمامان بۆ حکوومەتی بەرز سوودانی لەو بارەدا خۆشبەختانە ینی پێشوازیەکی ئەرێنی لە هەم کارنامەی ئێمە کراوە هەم لە کۆبوونەوەکانیش دەکات دووە کۆبوونە لەگەڵ وەزیری بەرگری بەوەی ئێوە باستان کرد بۆ چوونەتی هەماهەنگی لە نێوان هێزەکانیان دروستکردنی هێزی هاوبەش بۆ ئەوەی کەشێکی ئارام بێتە پێشەوە لە ناوچە دابڕێنراوەکان بتوانن هەڵبژاردنێکی ئارام پرۆسەیەکی دیموکراتیانە لەو ناوچانە بەڕێوە بچێ و زمینەیەکی باشتر بۆ هاوڵاتیان بێتە پێشە بتوانن ینی لە سایەی کەشێکی ئارامدا ڕۆ بکەنە سندوقەکانی دەنگدان و بەشێکی هەوڵە بەردامەکانی یەکێتی تایبەتە بۆ ناوچە دابڕێنراوەکان. پرسیاری جانابی شتە ئەمان پارتی تا پێش چەند ڕۆژێک یعنی هیچ وەڵامێکی کراوە و شەفافیان نەبوو لەو بوارەدا بەڵام دوا پەیامی بەڕێز کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بوو ئەو ڕایگەیاندووە کە ینی لەگەڵ فرەبازنەین و لە هەمان کاتیشە پشت بە بایۆمەتری ببەسن و توماری دەنگدەرانی عێراق ئەگەر ئەمە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بە تاکید ئەمە یعنی دەبێتە هۆی ئەوەی کە یەکێتی و پارتی باشتر ڕۆ لە هەنگاوەکان بەرە و چارەسەرکردنی کێشەکان بێەوە بگەنە ئەنجامێک کە خزمەت بە بەرژەوەندی گشتی بگەێنێ. باشە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و هاوکات کە جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند کە زمینەیەکی باشەیە بۆ گفتوگۆکردن لە نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەت یەکێتی و پارتی ینی بۆی کە کێشەکانیان چارەسەر بکرێن. تا چەند گرنگە ئەم قسانی کەواکرێن لە میدیا و لە سوۆسیال میدیا بە واقعی بە پراکتیکی بە تەطبیقی بە عملی هەنگاوی بۆ بدرێت بۆی کە کێشەکان بەرەو ئاراستێکی خراپتر نەڕوات. بەڵێ خۆی هەندێک جار کە بەڕێز کاک نێچیروان پەیامەکانی بە ناوی سەرۆکی هەرێمەوە بەڵاو دەکاتەوە یعنی ئەو پەیامانە ئەگەر ئیشتی لەسەر بکرێ هەموو لایەنەکان بە تایبەتی پارتی دەتوانین بڵێ دەبێتە هۆی ئەوەی کە لایەنەکان لە یەک نزیک ببنەوە و لە دوا کنگرەی پارتیش بە هەمان شێوە پەیامێکیان پەیامەکەی هەمان ئاماژە بەوەدا کە لە دوای کۆنگرە لاپەڕێکی نوێ هەڵدەدەینەوە و لەگەڵ لایەنەکان بە تایبەتی یەکێتی کۆ دەبینەوە. بەڵام دوای ماوەیەکی کەم هەندێک بەرپرسی دیکەی پارتی پەیامی تند و زبریانە بوو بەرامبەر بە یەکێتی و میدیای پارتیش ینی زیاتر حملەکەیان هەڵمەتەکان ڕۆ لە تەسعید بۆ لە دژی یەکێتی و بە ئامانجگرتنی کەساتیەکانی یەکێتی. ئێمە ئومێدەوارین لە دوای ئەم دوو پەیامەی کاک مەسعود و کاک نێچیروان هەم میدیایان ینی کەشێکی خاو بخڵقێنن و لە هەمان کاتیشە هیچ سەرکردەیەکی ئەوان پێچەوانەی ئەم لە دوانانە پەیام ئاراستە نەکەن و هەنگاوەکانیش ڕێژکەیەکی کردەی و عەمەلی بگرنەبەر واتە کاتێک دیاری بکرێ بۆی لەسەر ئاستی باڵا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ ببنەوە کە ئەمە دەبێتە هۆی ئەوەی بتوانین هەڵبژاردنێکی دیموکراتیانە و پاک و بێگەرد ئەنجام بدەین. باشە هەڵبەت مان بوورە بەهۆی دیارە کێشەی ئینتەرنێت و ڕەنگە
کەمێک ها قسەکان جاروە هەیە بڕینی تێکەوت بێ بەڵام وەکو دوا پرسیارم پێم خۆشەوە بزانم کە ئەم ساڵ هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەکرێت یاخود نا. ئەوە دەمێنێتەوە بۆ ئەوەی کە ئایا ئەو مەرجانەی کە یەکێتی و حیزبەکانی بەشێک لە حیزبەکانی دیکەش هەیەیانە بەڵێ ئایا یعنی یاساکە هەموار دەکرێتەوە لە یەک بازنەوە بۆ فرەبازنایی بەڵێ ئایا لیستی توماری دەنگ دەران پاک دەکرێتەوە و لە هەمان کاتیشە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کارە دەکرێتەوە یان نا و میکانیزمێک دێتە کایەوە بۆ ئەوەی کەماتیەکان بتوانن نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن یان نا. ئەگەر ئەمە کرا من پێم وایە هەڵبژاردن دەکرێت. ئەگەر ئەمە نەکرا ئەیتر هەر لایەنێک بڵێ لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەردین و کار بۆ ئەمانەکە ئەوە لە حەقیقەتدا لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دیموکراتیانە نییە. بەڵام بمبەخشە کاک لەتیف هیچ فشارێکی نێودەوڵەتی نییە بە تایبەت ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان لەسەرەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت. خۆی ئەمە دەتوانین بڵێن هاتنی شاندی ئەمریکا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان شتێکی ئاساییە کە لە نێوان دوو لایەن یان دوو حەزب دوو هێز دو وڵات هەرێمێک و وڵاتێک ینی لە دانوستانە نەگەنە ڕێکەوتنامێک تەرەفی سێەم نێوەندگیری بکە. ینی هاتنی شاندی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان گرنگی خۆی هەبوو بۆ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە و شاندە باڵا سەردانی بارەگای مەکتەبی سیاسی یەکێتیان کرد بێگومان ئەمەش مانای خۆی هەیە کە ینی حسابێکی تایبەتی و بۆ ڕاو بۆ سیاست و بۆ تێروانین و بۆ جیهانبینینی یەکێتی لە سەرچوونەتی چارەسەرکردنی کێشەکان چ لە نێو هەرێم چ لە نێوان هەرێم و بەغدا دەکرێت. دەتوانین وا بڵێن هاتنی ئەو شاندە بۆ هەرێمی کوردستان هەنگاوێکی ئەرێنی بووە. دەست خۆش سپاس بۆ لەتیف نێروەیی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە سلێمانی لەگەڵ مامووی. سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ باش. بەڵێ بەڕێزانەمەی کە بینەری بوون گفتوگۆیەک بوو سەبارەت بە مەرجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان. دیارە لە میدیا و هاوکات لە سۆشیال میدیاش لە هەمان کاتدا قسە و باسی زۆر دەکرێت سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵام دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەمواری یاسای هەڵبژاردنە لەگەڵ ئەوەیە کە چاکسازی و پاکسازی و ڕێکسازی لە تۆماری دەنگدەران بکرێت و هاوکات لەگەڵ فرەبازنەیە بۆی کە هیچ لایەنێک و هیچ هێزێکی سیاسی مەحروم نەبێت و هەمووان حەجم و قەبارەی خۆیان لەم هەڵبژاردنەدا دەرکەوێت تاوەکو لە ڕێگەی حزب و لە ڕێگەی حکوومەتەوە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێت. لە بازنەی ئەمڕۆم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان شاد و کامەران بن.